مۆبایلەکانتان بشارنەوە لە ترسی بابتان. کاتی خۆی بابەکان مۆبایلیان لە منداڵەکان هەڵدەگرت و دەیان شاردەوە. بەڵام ئەمڕۆکە ژیان گۆڕەوە و پێچەوانە بۆتەوە لەبەر سۆشیال میدیا، بە تایبەتی تیک تۆک. مۆبایلەکان بشارنەوە لەبەرەوەی هەر هەلێکیان بەدەستکەوێ ڤیدیۆی خۆیان دەکەن و قسەی کۆمیدی و ڕەقس و دانس دەکەن و لە سۆشیال میدیا بڵاو دەکەنەوە. ئایا ئەوان بۆ چەو شتێ دەکەن؟ لەبەر پارە ئەمە دەکەن؟ ئایا پارە ئەمە دەهێنێ کەوای بۆ بکەی؟ لاداساییە باوکو دە و جۆرە ڤیدیۆیانە بگرێت و بڵاوی کاتەوە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی وەکو هاوکاریەک لایک و شێر و کۆمنتت لەبیر نەچێتن. وەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تو یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینێ. کاتی خۆی لە نێو ملەتی کورد باوکەکان زاڵ بوون لەسەر منداڵەکانیان، نایان دەهێشت مۆبایلی خۆی و خزم و کەسەکانی و یاخودی خێزانی منداڵەکان بەکاربێنن لەبەرەوەی دەیان گوت نابێتن نەکو چاوت لاواز بێتن و تووشی کێشە ببیەوە لە نێو سۆشیال میدیا. بەڵام زەمانە هات و ڕۆیشت و زەمانە گۆڕا. ئەم جارە باوکەکان دەستیان پێکرد وازیان لە منداڵەکانیان هێنا منداڵەکانیان چی دەکەن و چی ناکەن لە نێو سۆشیال میدیا. ئاگایان لە منداڵەکانیان نەما، بۆیە ئەمجارە خۆیان دەستیان پێکرد بە ڤیدیۆی زۆر سیر و بەناوهێنانی چەند کەسایەتێک وە شەڕەجنێودان و بە خەڵک بەبێ هیچ هۆکارێک هەر ناوێکیان پێ بڵێ ئەوان دەست دەکەن بە جوندان بەو کەسەیە، یاخود پێیان بڵێ بە باشە باسی بکە و ئەوانیش بە باشە باسی دەکەن. بۆیە لە زۆربەی کۆمنتەکانی ئەم پۆستانە گەر سیر بکەیت هاشتاگێک هەیە بە ناوێ ئەوەی بەڵێ بۆ لێستاندنەوەی مۆبایل لە باوکان. ئەم هاشتاگەی ئێستا لە نێو سۆشیال میدیا زۆر بەربڵاوە. ئێستا حرەکەی ماری کوڕای دەکەن یاڵە دەست پێکردکە. بۆ نمونە ئەم بەڕێزەیان هەر کاتێک دڵێ ئەم حرەکەیان بۆ بکە یاخود دەست بەم کارە بکە دەست بەجێ لە پێش کامیرە ئەم شتەیە دەکا بۆ هیوادارین ئەم دیاردەیە نەمینێ. بۆ نمونە کەسایەتیەکی تر هەڵدەستێتەوە پێی دەڵێن جوێن بدە کوێت بوێ دەتوانی جنێوی پێ بدەیت لە ڕێگای ئەم کەسایەتیانەوە ئەویش دەست بەجێ جنێو دەدا و هەز ناکە ئەو شتێ ئەو دەیکا کۆمەڵە خەڵکانێک سیر دەکەن. بۆ نمونە لە منداڵەوە تاکو و پیر بگرە، بەڵکو ئەم شتێکە ئەو کەسێ دەکە ئەم جنێوەیەکە و بەڕێزە دەیداتەن ئاسەواری خراپی لەسەر منداڵەکانمان هەبێتن. بۆیە وا پێویستە بزانین چۆن و بە چ شێوازێک قسە دەکەین لە پێش کامیرە و لە نێو سۆشیال میدیا. هیوادارین ئەم جنێوە و ئەم شەڕە جنێوانە نەمنێ بە تایبەتی لە نێوان شارەکان. وەروەها لە نێوان ئەم کەسە بەتەمەنانە بە هەموو شێوازێک جنێو بە یەکتری دەدەن و سۆشیال میدیایان بە شێوازێکی زۆر بەرچاو بەلاڕێدا بردووە و سۆشیال میدیا هیوادارین ئیسفادەیەکی هەبێتن نەک بە شەڕە جنێو و شەڕە قسە کۆتایی بە بابەتەکان بێنین. بێگومان ئەو کارانەی ئەوان دەیکەن بە هیچ هۆکارێک نییە، بێگومان بڕەپارەیەکی لە پشتەوەیە، یاخود ئەو کاتانەی کە ڤیدیۆیان دەکەن لە ڕێگای تیکتۆکەکەی خۆیان خود لە ڕێگای سناپچاتەکەی خۆیان بڵاویان دەکەنەوە پارەیان دەدەنێ، یاخود ئەو کەسایەتیانە لە ناو ئەکاونتەکانی خۆیان کەەوە ڤیدیۆیانە بڵاو دەکەنەوە بڕەپارەیەک وەردەگرن، یاخود لە ڕێگایەکی تریش پارە بەدەست دەهێنن. ئەویش قەلەباڵغکردنی تیکتۆکەکە یاخود سناپچاتەکەیانە بە زۆرترین فۆلۆوەرس و یا زۆرترین ڤیو کۆی دەکەنەوە چەند مانگ جارێک دەیفرۆشنەوە. بۆ نمونە 2 مانگ یاخود 3 مانگ ئەکاونتێکیان هەیە و کە ڤیو و فۆلۆوەرسی ئەگزار زۆر بوو دەیفرۆشنەوە و ئەکاونتێکی نوێ دووبارە دادەنێنەوە. و باز لەوەش دەکرێتن ئەو کەساتیانە زۆر بێیان خێزانیان نییە و ژیانی هاوسەرگیریان پێک نەهێنەوە، لەلایەن زۆر ئاساییە هەر شتێک بکەن و هەر شتێک ڕوو بدە، لەلایەن زۆر نۆرمالە. زۆربەی بزنس و دوکاندار و مارکێتە بچووکەکان هانا بۆ ئەم کەسایەتیانە دەبن بۆ ئەوەی ڕکلامیان لۆ بکەن بە قسەی سیر و بە دانس و ڕاقسە بۆ ئەوەی زیاتر بسێتە ناو خەڵک و زیاتر خەڵک شوێنەکانیان ببینێ، وەکو کارێکی بازرگانی بەکاری دەهێن
و هەر ڕیکلامێک ئەو کەساتیانە کە تێدا بەشدار بن لەنێو تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بە ئاسانی و زۆر بە ڕێگایەکی کورت ڤیدیۆیەکانیان دەتەقنەوە و ئەمە شۆکارێکە بۆ ئەوەی خەڵکانێکی زۆر ئەو بڕاند و ئەو بابەتانەی ئەو دوکاندارە و ئەو شوێنانەی کە ڕیکلامیان پێ دەکەن زووتر بە خەڵک ئاشنا بن. ئێمە کاتێک کە سەیریان دەکەین واز دەکەین زۆر کەسانێکی ئاسایین، بەڵام لە ڕاوەقعیدا ئەمە کەسێکی ئاسایی نین، بەڵکو لە هەندێک ڕۆوەوە ئازانە لەبەرەوەی زۆر بە شێوازێکی ئاسان پارە پیا دەکەن بەبێ ئەوەی ئارەقەیەک بکەن، بەبێ ئەوەی هیلاک بن، نا کرێکاریە و نا هیچ شتێکی تر، تەنها قسە دەکەن و خۆیان دەجوڵێن و ڕاقش و سەما دەکەن، بە ئاسانی پارەکە کۆ دەکەنەوە. یاخود هەندێک کەسی تریش هەیە تەنها بە قسەی سێری و سەمەرە بەبێ ئەوەی هیچ ئیسفادەیەکیان بۆ کۆمەلگا هەبێتن و بەبێ ئەوەی کۆمەلگا پێش بخەن پارێکی ئەکجار خەیاڵی وەردەگرن. وە زۆر کەسانی دیاریشەیە کە لە بەرچاومانن ئەم کەسایەتیانە بە ڕێگای چەند جوولەیەک و گاڵتە بەیەکتریکردن بە شێوازێکی ئەکجار زۆر پارەیەکی خەیاڵی کۆ دەکەنەوە، بەڵکو بگرە بووینە بزنسمان واروها ئەم کەسایەتیانە خەڵکێکی زۆر ئێستا چاویان لێ دەکاتەوە، وا دەزانن زۆر بە ئاسانی دەگەن بەو ئاستا، بەڵام ئەمە شتێکی قورسیش نییە لە هەمان کاتدا بە شێوازێکی زۆر ئاسان دەتوانانی بگێ، بەڵام دەبێ خۆت بە دیار بێخی و قسەی هەلق و بەلق بکەیت بۆ ئەوەی زوو لە ناو خەڵک بناسرێ. وە چەندین کەسایەتی تریش هەیە ماوە بابەتێک لەسەر خۆی دروست دەکاتن، دەڵێ من لەگەڵ هاوسەرەکەم جودا بوومەوە، یاخود من وام کرد وام بەسەر هات، یاخود تیڤەکان گازی دەکەن و قسەی سێر و سەمەرە دەکا، زۆر بە ئاسانی لە نێو سۆشیال میدیا هەڵایەکی گەورە دروست دەکاتن. بۆیە ئێستا سۆشیال میدیا بۆتە جێگایەک کە بە ئاسانی پارەی پێدا دەکرێت، بەڵام چ جۆرە پارە پەیداکردنێک هەموو کاتێک پارە هەموو شتێک نییە بۆ ئەوی تۆ بەدەستی بێنی، بەڵام دەبێ بزانی لە ڕێگای سۆشیال میدیاوە چۆن و بە چ شێوازێک دەتوانی قازانجی لێ بکەی و پارە بەدەست بێنی، یاخود زانیاری گشتی کۆ بکەیەوە، بەڵام هیچ کاتێک ناگاتە ئەوەی کە تۆ خۆت بەم شێوازە بە دیار بێخی بۆ ئەوەی بڕە پارەیەکی کەم بەدەست بێنیتن و هەروەها خێزانەکەشت لە بەرچاوی خەڵک بە شێوازێکی تر سیر بکرێن. زۆر سپاس بۆ سێکردنەوە ڤیدیۆکەمان، وە پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتیەکە خو لەسەر چ بابەتێکی تر ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، هەر وەک پشتگیریەک لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتن و وەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.